بارينا ئێکەمباران گازندەیە ڕۆنژوانên تاخê 730 li qeza berdereş li dîvxweanî. گەڕکی 730 داواکارین لە حکوومەتی هەرێمی کوردستان وەکو دروستکردنی ڕێگاوبان لومان دروست بکاتن ئەو ئەوەڕۆ تا ئێستا یعنی ڕێگایکی وا باشمان نیە لە کاتی دەبتە باران بارین لە کاتی زستاندا یعنی هەمووی دەبێتە قوڕ و یعنی حتا قوتابیەکانمان ناتوانن بچنە قوتابخانە ئەوەندە قوڕە یعنی زۆر ناخۆشە شوێنێکی بێ خزمەتگوزاریە. لە کاتی دەنگدانەکان خۆیانەکەم بە شاپەڕ و هەر ئێمەین و هەر ئێمەین و ئەمێگۆزێ بەڵام لە دوای دەنگدانەکاندا هیچ شت نابینین و هیچ ڕاستیەکیشی بۆ نییە تکا داوایان لێ یەکەین کاکە ئێمەش مرۆڤین لەو گەڕەکەیە ئەگەر خزمەتگوزاری بۆ وڵای هەتا بەردەرگەی ماڵیوان دەڕوە بەرپرسەکانی ئەم قەزایە با کەمێک بۆ ئێمەش بێنن. بەشێک ji welatiyên vêtaxê gazındeya kêmiya projeyên xizmetguzariyê dikin û radigehînin li werzê zivistanê barûdoxê wan berevxirapiyê diçît û daxwaz dikin ku çareyek li wan bihête kirin. شارەکە یعنی بەخۆ هێشتا پچێک بارانەوە ناتیەوەکی لەکەن جەنابتان دیارە معلومە شارەکە دیارە سەورکەن چی ئەوانێن یا قوڕ و باران و ئەوێ دیە هەیە مالی لە خوارێ تەڵەب عالەم فەقیرە پێ و ناس یعنی لە بۆ مندا لە بۆ مەکتەب قوتابخانە بچیت قوڕە و سەرمایە و ئەوێ دیە ڕێگەوبانمان نییە ڕێگەوبانەوە دەبێنین ئێستاما کە وەک ساقافێک دەگەڕێن هەموو ناوپت 730 هەموو دەگەڕێن شارعێکیەوە نییە بێنێ و کاتی منداڵی شەرری هەمووی هەر هەمووی تەماشای پێیان بکە هەر هەمووی قوڕە. تاخê 730 êkê ji taxên ku bi zêdegavî hatiye drûstkirin û serokê bajêrvaniya berdereş jî dibêjît bizav dikin ku ev taxe bikevîte ser bajêrvaniyê. ئەمە زۆر خزمەتمان بردیتە ئەو گەڕەکەی و ئەو گەڕەکەش هەتا ئێستا بەناوی شارەوانی نییە ئەمە هەوڵێکماندایە و مامەلەیانەوە لە وەزارەتی کشتکاڵای ئینشاڵڵا دەکەوێتە سەر ناوی شارەوانی زیاتر خزمەتیان دەکەین. Di nehada bêtirî 3000 mal li taxê 730 dijîn û beşek ji wan gefa çolkirina wî taxî dikin. Rûnişvanên vê taxê dibêjin çendîn car ji bal berpirsên vê deverê ve sor ji wan re hatiye dan ku projeyên xizmetguzariyê bigehîne vê deverê lê bêmifa bûye. Serokê bajêrvaniya berdereş jî dibêje me gelek xizmeta vê taxê kiriye. Tayyip Gören NRT Berdereş.